تەنها و هەمیشە بەناوی خوای گەورە و میهرەبان. من زار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم. ئەمڕۆژ دێمە خزمەتان بە دروستکردنی جۆرێکی تر لە خواردنی ئەمڕۆمان کە ژوومێکی سەرەکیە لە هەموو ماڵەکە، بەڵام تەنها ئەمڕۆ من تۆسە گۆڕانکاریەتی ئاکەین برنج بە شویت. هیوادارم لەگەڵما بن بۆی دەست بکەین بە ئامادەکردنی خوانی ئەم ئێوارەمان. خۆشەویستانی من، پێکهاتەی خوانی ئەم ئێوارەمان بریتیە لە برنج کە ئینشاءالله لە هەموو ماڵەکە هەیە، پاقلە کە ئێستا وەرزێتی، ئێستا کاتی پاقلەی لە کوردستانی خۆشەویستی خۆمانە وەرزێتی. پیازێکم ئەوێ بۆ ناوڕۆنەکەی، پیازەکەیش ئیختیارێ، یانێ کەوتە سەر هەندێک خوانەوادە حەزلێتی لەناو برنجا پیاز هەبێ، هەندێکیش هەیە حەزی لێ نییە. لەگەڵ شویتم هەیە، ئێستا شوای لێ هاتووە هەرچۆ بەرز شویتمان دەست ئەەکەوێ. بەڵە خۆشەویستان، ئێستا دەست ئەەکەین بە ئامادەکردنی من بخوانە ئامادە یەکەم بۆ 4 نەفەرە. بیرمان نەچێ سەرەتا بە هەندێک ڕۆن گەرم کەین. من پاقلەکەیش دەنگ کراوە و تۆکڵێکیش هەیە بە پاقلەکەەوە تۆکڵێشمان لێ کردوتەوە. ئێستا تا منجەڵەکە کەمێک گەرمە بێ، من لە دەستکێکی شویت کەمێکیم هێناوە. دیەکەین ئادەتەن شوید بۆ نوبەرامێکی خۆشی هەیە، ئەتوانی لە ناوی ماستا و لە ناوی دۆ یان وەکو سەوزە بەکاری بێنی بیخۆی. ئێستا ئێمە برنجی پێ ئامادە ئەەکەین بە پاقلە. ئامادەکردنی ئەم خواردنە شتێکی نوێ نییە، بەڵام حەزم کرد بیری ئێوە و خۆشمی بهێنمەوە کە با برنجەکان تەنها سادە نەبن یان باس تەنها هەر گۆشتیتیان نەبێ، یان جارە سەوزەی تیا بێ. من برنجەکەم کەمە، کە خوانەکەم کەمە، ینی ئامادەی ئەەکەم کەمێکی شویتمەوێ. ئێستا من پیازێکم ئەوێ، ئەمە بڵێن ئەم پیازە بۆ ناوی ڕۆنەکە ئیختیاریە، ینی هەندێکەیە حەزی لێ نییە، هەشە ئاسایی حەزی لێیەتی لە ناویە، بەڵام من لێرە پاقلە و شویتمەیە، پێم خۆشە ئەم پیازی شەبێ. لەناو برنجەکەیشم دەتکەنەوەکەیە، ئەوش هەر ئەختیارە، بەڵام هەر جوانە. من نیوەی پیازێک بەکارەهێنم کەوتە سەر ئەو خواردنی. ئێستا من 2 پەرداخ برنجم هەیە، پێشتا پیازەکە وەک گوتم ئیختیاریە، ئەگەر تۆ حەزت لە پیاز نەکرد ئەتوانی پاقلەکە سوورکەیت. بیرمان نەچێ ڕەگەزی سەرێکی خواردن خوێیە، بە تایبەتی لای کوردەواری خۆمان. گەر خوێتیانە بێ ناخورێ. جوان پیازێکی بۆ زەرد ئەەکەین، بەڵام بە پیازەکە نەسووتێ، بەس تەنها کەمێک زەرد بێ. من پیازەکە دەرناکەمەوە، تۆ ئەگەر پێت باش بوو دەریکەواتە چاوەڕێکم پیازەکەم زەرد بووە،
لەبەرەوەی ئێستا پاقلەکەی تێکەم. بسم الله. جوان پاقلەکەم سوور بێتەوە. من کوپێک پاقلەم هەبوو، چاوەڕێکم کەمێک پاقلەکەم سوور بێتەوە. بەڵە خۆشەویستان، ئێستەش پاقلەکەمان کەمێک ئاوا ڕەنگی گۆڕاوە. ئێستا شووتەکەی تێەکەین. جوان کەمێک لەگەڵ شووتەکە تێکەڵ بێ. ئێستا برنجەکەیش دێنم. ئەوە جوان بە هەمووی یەک بگرێ. یەک تۆز سەری ئەنێمەوە، ئەوەندە تا تۆزێک هەڵم ئەکا، پاشان ئاوی تێکەم. خۆشەویستان، ئەو تۆزێک لێگەڕین هەتاوەکو ئەوەندە تۆزێک هەڵمی کرد. زۆر جێ مەهێڵن بەسەر ئاگرێکی سەریعیش هەبێ. من ئاوم گەرم کردووە، ئاوە بە تەدریجی ئاوەکەی بۆ زیاد دەکەم. بسم الله. من دوو پەرداخ برنجم هەبوو، دوو پەرداخ ئاوی گەرمم ئامادە بوو. ئێستا لێ ئەگەڕێم بە جوان هەمووی ئاوەکە هەڵمژێ. بەڵێ بەڕێزان، ئێستا برنجەکەمانە بینن ئاویتیان نەماوە، لەبەرەوەی پاقلەی تایە. لێ ئەگەڕم تاوەکو نیو سەعات 3 چارەک لەسەر ئاگرێکی هێواش. لەسەر ئاگرێکی هێواش و مەنجەڵێکیش بێ، سەرەکەی قەپات بێ، لەبەرەوەی هەڵم نەیە. لە خۆشەویستان، ئێستا ئاگرەکەیم کەم کردووە، تاوەکو نیو سەعات 3 چارەک لێ ئەگەڕم، پاشان ئامادەیە بۆ خواردن. بەڵێ خۆشەویستان، ئێستەش برنجەکەمان ئامادەیە بۆ پێشکەشکردن. لەبەرەوەی پاقلەی تایە هەندێک کاتی ئەوێ. بسم الله. جوان برنجەکەمان دەمیکێشاوە. توانی ڕێژەی پاقلە و شویتەکە زیادکەی، ئەوە هەرەکەوتە سەر حەزی خۆت. حەزم لێ نییە لەوە زیاتر بێ.
بەڵێ بەڕێزان برنجەکەمان ئامادەیە. چەند پارچە لە سنگی مریشک شویسە لە ڕاوی کە ئەمە توانین لە زۆربەی خواردنەکانەوەکومە بڵین یەکاخی گەڵامێ و تەنانەت بۆ سڵقەش ئەتوانین بەکاربێنین و توانین برنجی پێ ئامادە بکەین لە زۆر شتاتوانین شوید بەکاربێنین ئەتوانین وەک سەوزەیەکیش سوودی لێ ببینین. بەڵێ بەڕێزان بەم شێوازە هاتینا کۆتایی خوانی ئەمڕۆمان هیوادارم مێشتتان لە ماڵە دروستیکەن و پێشکەشی بکەن. نوێژ و تاعات و ڕۆژی هەموو لایەکتان قبوڵ بێ تا ئەڵلقەی داهاتوو بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ.